بەجێبەجێکردنی ڕێنمایە تەندروستیەکان و پاشان پشتیوان بە خوددا بەسەر کۆرۆنادا سەردەکەوین. بۆ قسەکردن لەسەر هەنگاوەکانی دیکەی حکوومەت هێرێمی کوردستان بۆ ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا لە هەولێرەوە ڕاستەوخۆ دکتۆر محەممەد خادر و تەبێژی تەندروستی وەزارەتی تەندروستیمان لەگەڵە. دکتۆر زۆر سپاس بۆ دەرفەتە. ئەگەر لەوێەوە دەست پێ بکەین هیواکان سەرەتا باس لە هیواکان بکەین بۆ هاوڵاتیان لەوەی کە ئێمە چۆن دەتوانین بەسەر کۆرۆنادا زاڵ بین و سەرکەوتوو بین. بەیانیتان باش، سڵاو لە ئێوە و لە بینەرانی بەڕێزیش. ئێمە وەکو مرۆڤایەتی ئەگەر قسە بکەین دەتوانین بە یەک هۆکار بەسەر کۆرۆنادا سەر بکەوین، ئەویش ئەگەر گرنگی بە ڕێکارە خۆپارێزیەکان بدەین کە تاوەکو ئێستا لەسەر ئاستی جیهان تاکە شتە لەلایەن هەموو کەسێکەوە پشتڕاستکراوەتەوە، هیوای ئێمە ڕێکارە خۆپارێزیەکانە. زۆر باشە دکتۆر، کەواتە تا چەند لە هاوڵاتیان ڕازین تا ئەم کاتە کە جێبەجێکاری ڕێنمایەکانی تەندروستی بن، لە نمونە هەرەوەی کە دەست بشۆن، خۆیان پاک و خاوێن ڕابگرن، دوور بکەونەوە لە قەرەباڵغی، نەک تەنها بۆەوەی کە هاوڵاتیان بپارێزن خێزانەکەی خۆیان وە خۆشیان لە ڤایرۆسەکە بپارێزن. تا چەندە ڕازین لە هاوڵاتیان؟ دوای بڵاوبوونەوەی ئەم پەتایە بە شێوەیەکی زۆر بەربڵاو لە وڵاتی ئێران لە ئێستادا دەتوانم بڵێم تا ڕادەیەکی زۆر لە هاوڵاتیان ڕازین، جگە لە چەند شوێنێکی تایبەت کە بە تایبەت لەلایەن گەنجانەوە بە شێوەیەکی قەرەباڵغی کۆبوونەوەی تێدایە، بۆ نمونە لە هەولێر شەقامی ئیسکان، لە سلێمانی شەقامی سالم سەهۆڵەکە. بەڕاستی ئەمانە ئێمە وەکو وەزارەتی تەندروستی هەموو ئەو جۆرە کۆبوونەوانە بەنا تەندروستدا دەنین. جگە لەمە خەڵک ئێستا وشارێکی باشی هەیە، دەتوانم بە خۆشحاڵیەوە بڵێم لە هەموو ماڵێکدا زۆربەی ئەو کەسانی کە پێگەیشتون دەزانن ڕێکارە خۆپارێزیەکان چین، هۆکارەکانی گواستنەوەی ئەم پەتایە چیە. ئەمە دڵخۆشیی زۆر بە ئێمە دەبەخشێ، بەڵام نابێت غرورێکمان پێ ببەخشێ بۆی ئێمەش دوور بێ لە هەرێمی کوردستان، نەبین بە ئیتاڵیایەک و نەبین بە ئێرانێکی دیکە. پشتیوان بەخوای ئینشاڵڵا هەرگیز نابین. بەڵام دکتۆر سەبارەت بە هەندێک ئێستا داواکاری هەیە بۆ دامەزراندنی ئەوانەی کە لە بەشە تەندروستیەکانیان تەواو کردووە، تەندروستی کۆمەڵ بێ یاخود بەشە پزیشکیەکانی دیکە، ئەمانە چی لەم کاتانەیە پێویستان بەمانە هەبێ بۆ دامەزراندن بۆی کە لە ناوەندەکانە خزمەت بکەن بۆ ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا. ئیدی ئەم دامەزراندنە بە گرێبەست بێ یاخود کاتی یاخود بە هەمیشەیی بێت؟ هیچ بڕیارێک لەو بارەیەوە لە ئارادا هەیە؟ لە ئێستادا کورتهێنانی وەزارەتی تەندروستی لە بابەتی کۆرۆنا لە دەستی کاردا بەو شێوەیە نییە بە خۆشحاڵیەوە. ئەمە مانایوانیە کە ئێمە پێویستمان بەتوانای ئەو کەسانە نییە، بەڵکو لە هەر هەوڵێکدا لەلایەن جەناوی وەزیری تەندروستیەوە ئەگەر لە هەر شوێنێکی سیستەمی تەندروستی بتوانرێت سوودیان لێوەربگیرێت و شوێنیان بکرێتەوە، بەڵێ هەوڵ دەدرێت کە ئەمانە لە کەرتی تەندروستی شوێنیان بکرێتەوە. بەڵام لە ئێستادا ئێمە تەرکیزی زۆر گەورەمان لەسەر دابینکردنی پێداویستی پزیشکی، دابینکردنی دەرمان، دابینکردنی ئەو پێداویستیانەی بۆ پزیشکان و کارمەندان زەرورە بۆی بتوانن خۆیان بپارێزن و دوور بکەونەوە، چونکە ئەمان پێشمەرگەی یەکەمن ئێستا لە سەنگەری ڕوبەڕووبوونەوەی کۆرۆنادا تەرکیز زیاتر لەسەر ئەوانەیە. لە ئێستادا بە خۆشحاڵیەوە کەم و کورتێکی وامان نییە لە ڕووی کارمەند و ستافەوە بۆ ڕوبەڕووبوونەوەی کۆرۆنا، بەڵام وەکو سیستەمی تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان بە شێوەیەکی گشتی ئێمە تموحمان زیاترە لەوەی کە ژمارەی بێدەکان زیاتر بکەین، ژمارەی نەخۆشخانەکان زیاتر بکەین لە تواناماندا بێ، و بە هەمان شێوە لەگەڵ زیادبوونی ئەوانش کارمەند و پزیشکی زیاتریشمان پێویست دەبێت. زۆر باشە. ئەو کەلوپەلو پێداویستیە پزیشکیانەی کە پێویستانن دکتۆر چی و چین و ئایا چۆن دابین دەکرێت؟ تەنها بودجە کافیە یاخود پێویستە وڵاتانی دیکەش هاوکارتان من بۆی کا هیچ نەبێ پێتان بفرۆشن دەسەکەون ئەمە جیزانە؟ ئەگەر بەگشتی پۆلێنیان بکەم زۆر بە شێوەیەکی ڕووکەش دەتوانم بڵێم ئەو پێداویستی پزیشکیانی وەکو دەرمان و ئامێری پزیشکی بۆ نەخۆش بەکاردێ و ئەوەشی بۆ نەخۆشخانە و کارمەندی تەندروستی و پزیشکەکان بەکاردێ. لە ڕووی دەرمانەوە تا ڕادەیەکی باش لە ئێستادا ئەو دەرمانانەی بۆ چارەسەری پاڵپشتی کۆرۆنا بەکاردێ بەشێکی زۆریان بەردەستە، بەڵام هەندێک دەرمانی تایبەت هەیە کە تاوەکو ئەم چرکەیە هێشتا بەردەست نەبووە، بەڵام بە شێوەیەکی گشتی زۆر باشە. و لە ڕووی ژمارەی قەرەوێڵەوە لە کوردستان ژمارەی ئێستا لە 400 قەرەوێڵە زیاترە تایبەت بە بابەتی کۆرۆنا دەتوانرێت لەسەر ئاستی هەرێمی کوردستان ئەو 400 قەرەوێڵەیە سوودی لێوەربگیرێ، و ئەگەر هاتوو ژماری نەخۆشەکان زیاتر بوو دەکرێت ئەو ژمارە زیاتر بکرێ. ئەمە جگە لەوەی بەشی چاودێری سەرمان هەیە لە ئێستادا
بۆ سەبارەت بە پێداویستی پزیشکان ئەمە لە ئێستادا تۆزێک سنووردارە لەسەر ئاستی جیهان کورتێنان هەیە بەداخەوە کە پێی دەڵێن کەرستەی خۆپاراستنی کەسی وەکو دەمامک و دەستکێش و چاویلکەی تایبەت و جلوبەرجی تایبەت بە کارمەندان لە هەرێمی کوردستان لە ئێستادا بۆ هەموو نەخۆشخانەکان دابین نەکراوە ئەمە تەنها بۆ ئەو نەخۆشخانەوە ئەو سنتەرانەیە کە لەوێوە گومانی ئەویان لێ دەکرێت نەخۆشی کۆرۆنا ببینن توشببووی ئەم پەتایە ببینن تەنها لەم شوێنانە دابین کراوە ئێمە تا ئەم چرکەیە بەشی پێداویستیمان هەیە بەڵام کۆرۆنا لە وڵاتان زۆر جار هەنگاوی چاڕوان نەکرا و دەهاوێ ئیدی ئەگەر هاتو ئەم ژمارە لە کوردستان زۆر بەرز بێتەوە بەڵێ بێگومان پێویستمان بێ هاوکاری نێودەوڵەتی وڵاتانی دیکە دەبێ هەر ئەمەشە لەلایەن وەزارەتی تەندروستی و پێشنیار کراوە بۆ حکوومەتی ناوەندی و پێشنیار کراوە بۆ ڕێکخراوە نێودەوڵەتیەکان و قونسڵگەریەکان لە هەرێمی کوردستان بۆ ئەوەی بتوانن بە هەر شێوەیەک ئێوان ئەو کورتێنانێک کە ئێمە پێشبینی دەکەین ئەگەر هاتوو هەبێت ئەوان بتوانن بۆمان پڕی بکەنەوە. زۆر باشە کاکسۆرەوەی کا لە ئێستادا زیاتر هەندێک پزیشکیش بە تایبەتی دەیخەنە ڕوو مەترسی یا هۆکایك ئەو کەمیە هەیە کە وەک خۆت باست کرد هەندێک بێت ینی 400 بێت ڕەنگە بۆ هەرێمی کوردستان لە واقعدا کەم بێت ڕەنگە بۆ دۆخی ئێستەی کۆرۆنا کافی بێت و زیادیش بێەوە ئینشاڵڵا پێویستیشمان پێی نابێت بەڵام ئەوەی کە زیاتر پێویستە لەم حاڵەتەیە ئەگەر بێت و حاڵەتەکانی توژبوون بە کۆرۆنا زۆر بن ئەو ئامێرانەی کە هەناسەدانی مەسنوعی یا دەستکرد دروست دەکەن ئایا هەرێمی کوردستان لەم ڕۆوە تا چەندە تەکمیلەوە پێویستی بەچی هەیە و ئەمە هیچ مەترسیەک دروست دەکات؟ وەکو بەڕێزت ئاماژە پێدا تا ئەم چرکەیە نەخێر هیچ مەترسێک دروست نەبووە بەڵام ئیدی ئێمە نازانین کۆرۆنا چۆن هەڵسوکەوت دەکات بۆیە لە قسەی یەکەم و کۆتاییمان دەبێتە ڕێکارە خۆپارێزیەکان کاتێک وڵاتێکی وەکو ئیتالیا ڕای دەگەێنێت کە لە توانایدا نەماوە ئیدی بەرەنگاری ئەو پەتایە ببێتەوە کاتێک چەندین وڵاتی دیکە باری لە ناکاو ڕدەگەیانن ئەمانە هەر هەمووی واتە ئەم پەتایە ترسناچەکەی یەکجار زۆرە لە ئیتالیا یەکێک لە دکتۆرەکان لە تۆڕە کۆمەڵاتیەکانی خۆی یعنی ئەو شتەی نووسیوەکە ئەو کەسانەی بە پەتای کۆرۆنا دێنە نەخۆشخانە هەر کاتێک بزانن ئەو کەسە نەخۆشێکی درێژخانی هەبێ بەلایەوە ناچن چونکە ئەگەری چاکبوونەوەی زۆر کەمە ئەو توانای خۆیان لە کەسانی دیکە ینی سرف دەکەن بۆیە نامانەوێت بگەینە ئەو حاڵەتە لەبەر ئەوە زۆر گرنگی دەدەین بە ڕێکارە خۆپارێزیەکان ئێستا ئەگەر ئێمە پابەند نەبین بە ڕێکارە خۆپارێزیەکان لە جیاتی 400 قەرەوێڵە 4000مان هەبێ بە هیچ شێوەیەک ناتوانین شەڕی ئەم پەتایە بکەین ڕێکارە خۆپارێزیەکان بەقەدر 1000 قەرەوێڵە کاریگەری زۆر زیاترە ئەمە جگەلەوەی وەکو پلانی درێژخایەن لە حکوومەتی هەرێمی کوردستان وەزارەتی تەندروستی پێشکەشی کردووە کە بتوانرێت نەخۆشخانەی تایبەت بە نەخۆشە گوازراوەکان و ژمارەی قەرەوێڵەکان زیاتر بکرێ بەڵام لەبەرەوەی ئێستا باری لێ ناکاوە ناتوانرێت بە شێوەیەکی زۆر خێرا خەستەخانەیەکی بە کوالیتێکی بەرز بۆ ئەو پەتایە دیاری بکرێت. زۆر باشە کاکتۆر دیارە دەستپێک حکوومەتی هەرێمی کوردستان بە تایبەتی تەندروستی زۆر باش وەزعەکەی بە جۆرە لە جۆرەکان کۆنتڕۆڵ کردووە چونکە ڕەنگە توشببوویە کافی بێ بۆی کە شارێک توش بکاوەک ئێمەش ئەوەندە کە نزیکیمان هەیە لەگەڵ ئێرانەوە دیارە نزیک بە 10,000 کەسێکی ژاتوچۆی کردووە بەڵام ئەوەش دەزانین کاتی ئەوە نییە کە بچووکترین هەڵە ڕوو بدا لەلایەن لایەنە پەیوەندیدارەکانەوە بێ یاخۆت تاکێک بێ کە بەبێ بەرپرسیارانە توشببوو بێت یاخود لە ئێرانەوە بێت و بێتەوە ناو هاوڵاتیان و خۆی تەسلیم نکاتەوە. دوو پرسیارم بۆ دروستێ بێ یەکێکیانەوانەی کە لە ئێرانەوە هاتوونەتەوە تا چەند کۆنتڕۆڵ کراون و قسەتان چی هەیە لەسەر ئەوانەی کە تا ئێستاش خۆیان تەسلیم نەکردووە و پرسیاری دووەمیشم ئایا دەکرێت وەزارەتی تەندروستی بەپێ ڕێنمایەکانی ڕێکخراوی جیهانی تەندروستی بێت یاخۆ دەر حاڵەتێکی تر هەڵەیەک لە دەستی ڕووبدا یەکێک لە کەرەنتینە بکاتە ماڵەوە بەڵام 2000 سێرەکە ئەمەش توش بووە و ئێستا خەڵکی تریشی توش کردووە؟ سەبارەت بە پرسیاری یەکەمە دەو کەسانی کە دێنە کەرەنتینە لەوێوە 14 ڕۆژ لە ژێر چاودێری پزیشکیدا دەمێنەوە دوای ئەم 14 ڕۆژش داوایان لێ دەکرێت 14 ڕۆژی دیکە لە ماڵەوە خۆیان عەزل بکەن خۆیان تێکەڵی کۆمەڵگەنەکەن ژمارە ئەو کەسانە تاوەکو 24 کاتژمێری ڕابردوو 923 کەس لە کەرەنتینەکانەوە ماون زیاتر لە 2000 کەس لە کەرەنتینەکانەوە دەرچووە ئەوەی کە کێشە بۆ وەزارەتی تەندروستی دەکات و ئێمە بە شێوەیەکی بەردەوام مەترسی ئەوانەمان ڕاگەیاندووە
ئەو کەسانن کە بە شێوەیەکی ناتەندروست و بە شێوەی نایاسایی لە وڵاتی ئێرانەوە بە تایبەت گەڕاونەتەوە هەر یەکێک لەوانە وەکو بۆمبێکی تەوقیت کراوە لە ناو کۆمەلگا دەخولێتەوە و دەکرێت کەسانی دەوروبەری خۆی توش بکە و بێگومان ئەو حاڵەتەش ڕوویدا وەکو لە سلێمانی کەسێک کە بە شێوەیەکی نایاسایی ڕوویدا و چەند کەسێکی دیکەی توش کرد ئەمانە مەترسی زۆر گەورن بەداخەوە لەبەر ئەوی ژمارەیان بە دقیقی نەزانراوە ئەم ئاستی و مەترسێ زیاتر دەکات چونکە هەر کەسێک لە ڕێی نایاساییەوە بێتەوە تۆ ناتوانانی بیژمێری و نازانی ئەو ژمارەی لە ناو وڵاتی تۆدا هەیە چەندە بە دقیقی ئەمە ترسناوچەکەی زیاتر کردووە سەبارەت بە حاڵەتی دەرچوونی کەسێک لە کەرەنتین و دواتر دەرکەوتنی ئەم نیشانانە بەڵێ ئەمە لە زۆر وڵاتان ڕوویداوە و شتێکە واریدا بەڵام ئەمەش قورسی ئێمە قورسەکەی زیاتر دەکات بۆ ئەوەی ئێمە ڕوبەڕووی ئەو پەتایە ببینەوە بەداخەوە حاڵەتان لە زۆر وڵاتان ڕوویداوە هەر لەبەر ئێوەش ئێمە وەکو وەزارەتی تەندروستی و پابند بە ڕێنماییەکانی ڕێکخراوی تەندروستی جیهانی دوای کەرەنتینکردنی ئەو کەسانە دوو هەفتەی دیکەش لە ماڵەوە پێویستە خۆیان کەرەنتین بکەن کە لە هەندێک وڵاتاندا ئێستا تەواوی ئەو مانگە لە ماڵەوە کەرەنتین دەکرێن ئێمە 14 ڕۆژی یەکەم لە تۆزێک تونتر دەبین لەگەڵیان خۆمان چاودێریان دەکەین 14 ڕۆژی دووەم کە ئەگەری توش بنیان زۆر کەمترە لە ماڵەوە خۆیان کەرەنتین دەکەن کە نابێ بەرکەوتنی ڕاستە خۆیان لەگەڵ کەسانی دەوروبەریاندا هەبێت. زۆر باشە کاکتۆر هەندێک خەڵکن لە ماڵەوە ڕەنگە پێشتر لە ئێران بوو بن یاخۆ تێکەڵیان لەگەڵ کەسێکی ترا کرد بێت و نەیان زانی بێت پێیان خۆشە بە جۆرەکان لە ڕووی دەرونیشەوە بێت نامرتاحن پێیان خۆشە بڕۆن تێستێکی کۆرۆنا بۆ خۆیان بکەن ئایا پێداویستی و ئیمکاناتی بەردەستی لایەنە پەیوەندیدارەکان لە شار و شارۆچەکاندا ئەوەندا هەیە کە ئەگەر کەسێک لە دەرەوەی کەرەنتینەکان یاخود نەچوو بێتە ئێران بیەوێ تێستێکی خۆی بکات لەسەر کۆرۆنا ئەمانە لە بەردەستن بۆ هاوڵاتیان یاخۆت ئەمانە سنووردارن لە ئەو ڕێنماییانەی لەسەر ئاستی جیهان بۆ پشکنینی کۆڕۆنا دەکرێت چەند خاڵێکە سەرەتا پێویستە ئەو کەسە نیشانەکانی ئەو پەتایی تێدا دەربکەوێت دوو پێویستە ئەو کەسە بەرکەوتنێکی ڕاستەخۆی لەگەڵ کەسێکی توشبوو هەبوو بێت واتە تۆ ناتوانی بڵێ من دەڕۆم پشکنیم بۆ خۆم دەکەم بەڵکو هەم بێت لەبەرەوەی لەسەر ئاستی جیهان ژمارەی کیتی کۆڕۆنا ژمارەی ئەو پێداویستی پزیشکی بۆ دەست نیشانکردن بەکاردێت لە تاقیگا بەداخەوە سنووردارە چونکە ئەم پەتایە نوێ و ئەو پێداویستانی بۆی دروست دەکرێت تەڵەبیاتی زۆر لەسەر ئاستی جیهان زیاتر لە 85 وڵات تا ئێستا ئەو پەتای تێدا هەیە پێویستە ئەمە لەلایەن پزیشکی پسپۆڕەوە ڕەوانە بکرێت و ئەگەر هاتو نیشانەکانی ئەم پەتای تێدا هەبوو یانیش دەرکەوت بەرکەوتنی هەبوو لەگەڵ کەسێک کە هەڵگری ئەو پەتاییان لە وڵاتێکەوە هاتۆتەوە کە ئەو پەتای تێدا بە شێوەیەکی بەربڵاو هەیە لەو کاتانەدا پشکنینی بۆ دەکرێت بەڵام کەسێکی ئاسایی ناتوانێت بۆ دڵنیابوونەوەی خۆی هەروە بەسانایی ئەم پشکنی نەبکات چونکە ژمارەی پشکنەکان لەسەر ئاستی جیهان سنووردارە. زۆر باشە کاکتۆر وەکوەکی پیشەی ڕۆژنامەنووسی خۆمان من دەمەوێت زانیاریەک بدەمە تۆ چۆن مامەڵە لەگەڵ ئەمانەیە دەکەن بۆ نمونە ئەگەر کەسێکی لە ئێران بوو بێت کاتێ دەوێ بێنێتەوە بیبا تەسلیمی یەکێک لە کەرەنتینەکانی بکات لەسەر سنوور بۆ نمونە من دەچم کە سوکارەکەم دێنمەوە تێکەڵی لەگەڵ دەکەم دوایی دێم ئەوەی کە لە ئێرانەوە هێناومەتەوە تەسلیمی کەرەنتینی دەکەم بەڵام خۆم بەبێ هیچ پشکینێک دێمەوە لە ناو کۆمەلگا ئایا ئەمانەت چۆن مامەڵەیان لەگەڵدا دەکەن و بە تایبەتی لە ڕووی پێداویستیەوە بۆ خەڵکانەی کە لە ڕووی ئەمنیەوە یاخۆت کارمەندی ئەمنین یاخۆت مەدەنین لە سنوورەکانان چۆن جلوبەرگی تایبەتیان دەدەنێت کە دوور بن لە هەر کەسێک کە لە ئێرانەوە دێت بەڵێ ئەم پرسیارە زۆر گرنگە ئەمە بە کەسێکدا دەندرێت کە حاڵەتی بەرکەوتنی لەگەڵ کەسێکی گوماناویدا هەبووە ئەلێرەوە ڕۆڵی پزیشکی پسپۆر دەردەکەوێت کە ئایا ئەو کەسە نیشانەکانی لێ دەردەکەوێت یان نا و بێگومان هەر کەسێک بەرکەوتنی لەگەڵ کەسی گوماناویدا هەبێت تۆش هەروەکو گوماناوی هەڵسوکەوتی لەگەڵ دەکەیت بەڵام لەبەر ئەوەی ئەو کەسە بەرکەوتنی ڕاستەوخۆی لەگەڵ کەسێکی 100% توشبوونە بۆ تۆ ناتوانانی وەکو توشبوو حسابی بۆ بکەیت لە ڕوویدابینکردنی پێداویستی پزیشکیەوە ئەمە یەکێکە لەو شوێنانەی کە پێداویستی پزیشکیان بۆ دابین دەکرێت لەو نۆ کەسەی کە لەو نۆ گروپی کە ئەو پێداویستانیان پێدەدرێت بۆ نمونە کارمەندی تەندروستی لە سنتەرەکان پزیشک لە سنتەرەکانی کۆڕۆنا لە خاڵە سنووریەکان ئەو کەسانەی لەناو ئەمبولانسن ئەمانە زیاتر نۆ گروپن کە وردەکاریەکەم ئێستا هەموویلانە ئەمانە نۆ گروپی تایبەتن کە ئەم پێداویستی پزیشکیانیان پێدەدرێت. زۆر باشە کاکتۆر پرسیارێکی زۆر جدی ورتر ئایا ئەگەر کەسێک توشبووی کۆرۆنا بێت قۆناغەکە تێپەڕێنێک پاک دەبێتەوە لە کۆرۆنا واتە جەستەی سەرکەوتووە بەسەر کۆرۆنایە ئایا ئەم کەسە جارێکی تر ئەگەری توشبوو بە کۆرۆنای دەبێت؟
بەڵێ بەپێی ئەو دیراسەی کە تاوەکو 2 هەفتە پێش ئێستا کرابوو تەنها لە وڵاتی سین 14 ئەو کەسانی چاک بووبوونەوە دووبارە تووشی ئەم پەتایە بووبوونەوە. ئەم خاڵە زۆر گرنگە. هەر کاتێک من تووشی کۆرۆنا بم و چاک بمەوە مانای وانە من بەرگریەکی هەتای دژی ئەم پەتایە پەیدا دەکەم، بەڵکو لەسرم پێویستە کە لەسەر ڕێنمای خۆپارێزەکان بەردەوام بم چونکە ئەگەر دووبارە تووشبوونەوەم هەیە. زۆر باشە، زۆر بە کورتی کاک دکتۆر، لە زۆربەی وڵاتان کاتێک مەترسیەکی ئەمنی یاخۆ تەندروستی دێتە ئاراوە بە ڕەنگێکی بەتایبەتی باس لەوە دەکەین بۆ نمونە دەڵێ ئیدی ئێستا هۆشداری سووریان ڕاگەیاندەوە یا هۆشداری دەرەجە 1 و 2 3مان دەبێت. ئایا هەرێمی کوردستان لەم ڕۆ هیچ پرۆتۆکۆلێکی هەیە یاخود لە چە ڕوویەکەوە ئێوە ئاستی مەترسیەکان بڵاو دەکەنەوە؟ ئێمە وەکو پلانی A و B و C و D سیرمان کردووە. لە سەرەتادا بریتی بوو لە دروستکردنی کەرەنتینە بە وڵاتی چین، دواتر بە وڵاتی ئێران، پاشان ژمارە و ئەو وڵاتانە زیاد کرا کە وڵاتیانی تێدا دەچێتە کەرەنتینە. ئەمە جگەلەوەی دواتر ڕێخستنەوەی دەوام دەستی پێکرد، ڕاگررتنی دەوامی پەروەەردە، پاشان دەوامی زانکۆکان، پاشان کەمکردنەوەی کاتی دەوام، هەموو ئەمانە بە پلانی دووەم سیرکران. پاشتر بڕیاری ڕاگەاندنی پشووی سەرتاسەری درا، سنووردارکردنی هاتوچۆ لە نێوان شارەکان. ئەمە جگەلەوەی سنووردارکردنی هاتوچۆ لە نێوان شارەکانی ناوەڕاست و باشووری عێراق پێشتر دەستی پێکرد بوو. پاشتر لەوە زیاتر ڕۆیشتین کە لە ئێستادا دەستمان پێکردووە بەوەی کە لە نێوان شارەکان بە تەواوی هاتوچۆ نامێنێت، تەنها بە چەند حاڵەتێکی ئیستثنایی کە لە بەیاننامەکەی حکوومەتدا باس کراوە. ئەگەر پێویست بکات شارەکان بە تەواوی کەرەنتین بکرێت دەکرێت، ئەگەر پێویست بکات گەڕک کەرەنتین بکرێت دەکرێت. ئەمانە هەموو لە پلانی داهاتوودایە و لە ئێستادا لە هەر شوێنێک پێویست بکات بۆ نمونە بەهێزەکانی ناوەخۆ تەداخل بکەن، بەڵێ دەتوانین یارمەتی لەوانی وەربگرین. ئەمانە هەموو پلانە کە بە شێوەی تەدریجی هەنگاو بە هەنگاو ئەمانە دەچێتە بواری جێبەجێکردنەوە. زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆر محەممەد قادر و تێبێژی تەندروستی هەرێمی کوردستان.